Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed gedaan! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Jongen! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! أول شيء بسم الله الرحمن الرحيم، مع احترام فريق أربيل، فريق جيد، فريق ممتاز، الحمد لله والشكر، أخذنا فوز وصعدنا نصف النهائي، إن شاء الله دوري، إن شاء الله دوري. شو رايك على المباراة اليوم؟ مباراة جميلة من أي ناحية، كتحكيم، كجمهور، كلعب، كمن أي ناحية خوش لعب. كابتن ئەوی بینیمان لە سەرەتای یاریەکە تا کۆتایی کۆنتۆل یاریتان کردن دەرفەتی زۆر باشتانە پێش بدەستن بەڵام تەنها بە هێرشێک گۆڵتانی کرا نەتوانانی قەرەبوو سەرەتا بە خێراتنا دەکەم بەڕاستی یاریەکە بە چێژ بوو لە هەردوولا بەڕاستی فەریق تاڵە بەش گەمەکی باشیان کە چیان لە مەکەمتر نەبوو ئیدی بەیەک ڕتم گەمەیان کرد لە ئەوەلی گەمە لە ناو گۆڵ و بەیەک دەرفەتوانیان گۆڵەکەی بکەن ئەلحەمدولیلا بە تایبەتی دەستخۆشی لە هاندەران دەکەم دەستخۆش لە ئێوە و دەستەی کارجێر و دەستە ڕاندەران بەڕاستی برایانیشم کە چەند مانگە چەند ساڵە بەگەرما و بە سەرما خۆمالەوە ڕۆژان هەرگرت بوو بەڵام ئەوە قسمەت خوای گەورەیە دۆڕین ئەلحەمدولیلا لەوم لایەک دەستان خۆش بەخێر بین و ئیدی تۆپانە دۆڕان و برنەوێ ئەلحەمدولیلا ئەمە دۆڕین و ئەوانیش بردیانەوە بە یەک فرسامە فرسی زۆرمانە بوو بەڕاستی بەس لە دەستماندان و وەکو دیتانیش لە پەنارتیەکەش ئیدی ئەلحەمدولیلا قسمەت خوای گەورەیە